ئەم 59 کەسەی کە بەدەست ڕژیمی کۆماری ئیسلامی ئەدامکران بریتی بوون لە مەلا حەسەن لاجوەردی، عەلی ساڵحی، عەلی غەوارە، مستەفا فەقری، شوکری نادری، ساڵح مامڕەحمانی، سەید مەحموود سەید محەممەدی، کەریم کاوە، یوسف حەسەنزادە، سولەیمان حەسەنزادە، ئەحمەد ئەمینی ناسراو بە شەدە، محەممەد فاڕوق بازیار، یوسف حەبیب پەناه، کەریم ڕەحیمیان، کەماڵ کەریمی، هەژار کەریمی، ئینشاءالله نادری، ئەبوبەکر شوکری، خدر ڕەنگینی، عەلی باژیان، محەممەد سەلیمی، ڕەحمان خزری پور، ئەحمەد کەهروبی، مەقسوود مەحموودی، ساڵح فەرهودی، کامران زائیر حیجازی، عەلی ئابادە، سیامەک سەقزی، عەباس یوسفی، حوسێن کەلهوڕی، ئەحمەد مەحموود کەندوو، محەممەد ئەمین ئەحمەدی، مەنسوور جەناح، وەفا ئەلیاسی، محەممەد مەسعوودی، محەممەد ئەبوبەکری، فەرەیدون شەنگە، خالید سەفایی، سەید ئیبراهیم ئەحمەدی، خالید ڕەحیمی، حەسەن ڕەحیمیان، کەماڵ چاوشینی، یوسف ئەیازی، مستەفا عیسمەتی، خالق بارزانی، عەلی گوڵپەرست، ڕەحمان ڕەحیمی، عەبدوڵڵا تەحریریان، عەلی مەزنە، کازم خاتوونی، عەباس حوسێن پور، محەممەد حوسێنی، مەحموود درێزەیی، هومایون نیلوفەری، محەممەد ئەمین سەفا، محەممەد عەلیاڵی، عەلی بانەیان، حەسەن جەهانبین، غولام ڕەزا بارێزی.